ڕووداوەکانی خنکان لە ئاودا لە هەرێمی کوردستان ڕووی لە زیادبوون کردووە. ساڵانە لە وەرزی گەرمادا هاوڵاتیان بۆ خۆفێنکردنەوە لە ڕووبار و زێ و چەم و دەریاچەکان مەلە دەکەن. بەپێی ئامارەکان لە 1/1/2023 تا 11/8/2023 64 کەس لە هاوڵاتی نێوخۆیی و گەشتیار لە ناوچە جیاوازەکانی هەرێمی کوردستان لە ئاودا خنکاون. پارێزگای هەولێر لە پلەی یەکەم دێت و 26 هاوڵاتی خنکاون. دهۆک بە 21 کەس لە پلەی دووەمدایە. سلێمانی بە خنکانی 16 کەس بە پلەی سێم دێت. پارێزگای هەڵەبجەش لە پلەی کۆتاییدایە و یەک حاڵەتی خنکان لە ئاودا لەو پارێزگایە تۆمار کراوە. هەر بە گوێرەی ئامارەکان زۆرینەی حاڵەتەکانی خنکان لە زێی بچووک و زێی گەورە و دەریاچەی دووکان و ڕووباری چۆمان و دەربەندی ڕانیە ڕوویان داوە. لە ئێستاشدا مەلەکردن لەو شوێنانە قەدەغە کراوە و تابلۆ و شریتی سوور بۆ ئاگادارکردنەوەی هاوڵاتیان و گەشتیاران دانراوە. هۆکارەکانی زیادبوونی ڕووداوەکانی خنکان بەرزبوونەوەی ڕێژەی خنکان لە ئاودا بۆ چەند هۆکارێک دەگەڕێتەوە، لەوانە نەزانینی مەلە و نەشارەزایی لە شوێنی مەلەکردن، ساردی و قوڵی و تەوژمی ئاوەکە کە دەبێتە هۆی ماندووبوون و کرشبوونی ماسوولکەکان، مەلەکردن بە پانتۆڵ و جلوبەرگەوە کە دەبێتە هۆی قورسبوونی لەش، بەکارنێنانی کەرەستەی خۆپارێزی وەک جلوبەرگی تایبەت بە مەلە و چوب، دانانی تابلۆ و قەدەغەکردنی مەلە لە شوێنە مەترسیدارەکان. دوایی زیادبوونی ڕووداوەکانی خنکان لە ڕووبار و دەریاچە و زێ و چەمەکان لە وەرزی هاویندا، وەزارەتی ناوخۆ بە ئامانجی کەمکردنەوەی ڕووداوەکانی خنکان مەلەکردنی لە شوێنە مەترسیدارەکان قەدەغە کردووە. لە ڕاگەندراوێکدا لەو بارەیەوە وەزارەتی ناوخۆ داوا لە هاوڵاتیان و گەشتیاران و کۆمپانیاکانی گەشت و گوزار دەکات پابەند بن بە دوورکەوتنەوە لەو شوێنانەی شریتی سووری لێدراوە و هێما و تابلۆکانی قەدەغەکردنی مەلەی لێ هەڵواسراوە، چونکە ئەو شوێنانە مەترسیدارن و بە هیچ شێوەیەک ناکرێت مەلەی تێدا بکرێت. بەرگری شارستانی سلێمانیش تکا لە هاوڵاتیان دەکات لە پێناو سەلامەتی خۆیان و ئازارنەدانی ڕۆحی کەسوکاریان خۆیان لە مەلەکردن لە چەم و گۆم و ڕووبارەکاندا بە دوور بگرن. بەرگری شارستانی ئاماژە بەوەش دەکات ئەگەر مەلەوانێکی باشیش بیت، مەلەکردن لە چەم و ڕووبارەکان مەترسیدارە و جیاوازە لە مەلەوانگەکان. بەپێی زانیاریەکانی پەیام سەرەڕای بڕیاری وەزارەتی ناوخۆ بۆ قەدەغەکردنی مەلەکردن لە شوێنە مەترسیدارەکان و دانانی شریتی سوور و تابلۆی ئاگادارکردنەوە، بەشێک لە هاوڵاتیان پابەند نین و لە مەلە و سەرکێشیکردن بە گیانیان لە شوێنە مەترسیدارەکان بەردەوامن.